بەرەبەیانیەکی زوو هەواڵی ڕووداوێکی هاتوچۆ و گیانلەدەستدانی دوو هاوڵاتی کە یەکێکیان ڕۆژنامەنووس وریا حەمەکەریم بوو هەرزوو تۆڕە کۆمەڵایەتیەکانی داگیر کرد. شۆفێری ئۆتۆمبیلێکی باڕاڵگر کە تەماتەی بارکرد بوو بۆی کۆنتڕۆڵ لە دەستدانیەوە ئۆتۆمبیلەکەی گڕی گرتووە و هۆکاری سەرەکی ڕووداوەکە بووە. بە دادەچوونمان کرد و دەرکەوت شۆفێری ئۆتۆمبیلە باڕاڵگرەکە لە وڵاتی ئێرانەوە هاتۆتە هەرێم. لە کاتێکدا بەپێی بڕیاری وەزارەتی کشتتوکاڵی حکومەتی هەرێم هاوردەکردنی تەماتە قەدەغە کراوە. ئەمە ئەوەیە گەێنێکە کار بەو بڕیارەی بەڕێز وەزیری کشتتوکاڵی هەرێمی کوردستان نەکراوە و ئەمە لە دەرەوەی ڕێنمای یاسایەکان ئەم تەماتەیە داغڵ بووە. ئەمە پێڵێن باری قاچاق، بەڵێ بە قاچاقی داغڵ بووە. جوتیاران نایشاردنەوە کە کەسانی باڵا لە پشت بە قاچاقێنانی تەماتەن لە وڵاتانی دراوسێوە بۆیە زۆربیان لە شەواندا هاوردە دەکرێن. ئەم تەماتەیە کە ئێستا قاچاقە بە حساب ئەوە تا هاتووە ئادی بە چی یاسایەک هاتووە کێ لێپرسینەوەی لەگە کردووە ئەوە دەرئەچێت لە فەحسا دەرناچێت لە فەحسا تقریبا 40 تەنیشی بار کردووە. ئەم 40 تەنە تقریبا 7 تەن 8 تەن لە یاسایی خۆی زیاتر باری کردووە. هەتا ئەڵێن هۆکاری کۆنتڕۆڵ نەکردنەکەی ساکە بارەکەی بۆ کە بۆی کۆنتڕۆڵ نەکراوە. یەکەم ڕووداوی هاتوچۆنیە کە قوربانی بەدوای خۆی دابێنێت بەڵکو کەم ڕۆژیافتە هەیە لە شوێن و شاری جیاوازی هەرێم ڕووداوی هاتوچۆ ڕوونەدەن. شارەزایانیش دەڵێن بێپلانەیەکی ئاشکرا لە سیستەمی هاتوچۆی هەرێمدا هەیە و پێویستی باڵوەسە لەسەرکردنی جدی هەیە. لە کوردستانە هەم ڕێگابانەکانمان خراپە بە شێوەیەک و ئۆتۆمبیلەکانمان ئەبینین چەند جۆری ئۆتۆمبیلی خراپێتە وڵاتەکەەوە و لە هەمان کاتیشە هۆشمەندی شۆفێرمان لە ئاسی پێویستانیە مەڵەت بەدەستمان زۆرە لەسەر شەقام کەسانی بیانی کێنە ناو وڵاتەکەمانەوە ینی ڕێوشێنێکی وەمان نەگرتوۆتە بەرکە بە سەلامەتی لێخڕن بە تەواوەتی ینی لە هەموو لایەکانە ئێمە گرفتمان هەیە لەسەر هاتوچۆ. بەپێی بەدادەچوونەکانی کێنێن گومان دەکرێت ئەو شۆفێرە بەڕەچەڵک ئێرانەی لە ڕووداوە هاتوچۆکەی نزیک سلێمانی بریندار بووە سەرباری بارکردنی تەماتە بەنزینیشی بەدەبە بار کردووە و هۆکاری گرکردنی ئۆتۆمبیلەکەشی بەوەی بەنزینەکەەوە بووە. ڕزگار جەبار کێنێن ناحی عەربەد.